سڵاتان لەبێم کاتتان باش گرفت لە نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی تاوەکو ئێستا بەردەوامی هەیە بە دیاریکراوی گرفتی کەمی دەرمان و کە نەبوونی پێداویستی پزیشکی لە نەخۆشخانەکاندا تا دێت زیاتر دەبێت وای لێ هاتووە کە وەک جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئاماژێ بۆ کرد ئەگەر لەمە خراپتر ببێت دەبێت نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی بەڕووی هاوڵاتیاندا دابخرێت بۆ ئەمە بەستە ژمارێک لە کەسایەتی و ڕێکخرا و هەستاون دەستەیەکیان پێکەناوە بەناوی دەستەی داکۆکیکردن لە نەخۆشخانەی هیوا ئەم دەستەیە کاری ئەوەیە کە کێشە و گرفتەکانی نەخۆشخانەی هیوا بە دیاریکراوی بخاتە ڕوو پرسی ئەو گرفتانەی کە لەو نەخۆشخانەدا هەن بیگەێنێتە شوێنی مەبەست و چارەسەرێک بۆ گرفتی نەخۆشخانەی هیوا بدۆزنەوە لەسەر ئەم دەستەی کە پێکێنراوە کە نزیک مانگێکە دیارە ئەم دەستەیە پێکێنراوە گفتوگۆ لەگەڵ یەکێک لە دامەزرێنەرانی ئەم دەستەیەدا دەکەم شەدەخان بێتە ئێرە بێ زەحمەت شەدەخان سڵاو لێبێ ئەم دەستەیە ئامانج لێ چییە ئەتانەوێ چی خەمێک لەسەر نەخۆشخانەی هیوا کەم بکەنەوە سڵاو لە ئێوە ئێمە ئەم دەستەیە دەستی داگۆکیکردن لە نەخۆشخانەی هیوا پێکاتوە لە کۆمەڵێک ڕێکخرا و کەسایەتی کە بە شێوەی خۆبەخش بە دوواداچوونمان بۆ کێشەکانی نەخۆشخانەی هیوا کردووە ئامانجمان چارەسەرکردنی کەم و کورتیەکانە بە دەنگەوە هاتنی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ئەو لایەنانەیە کە پەیوەندیدارن بە بواری تەندروستیەوە بەڕاستی لە ئێستاە نەخۆشخانەی هیوا کۆمەڵێک کەم و کورتی هەیە کە ئەو کەم و کورتیانەش لە دەسەڵاتی حکوومەتە چارەسەری بکە لەوانە کەمی دەرمان و کەمی ناردنی بڕی پێویست لەلایەن حکوومەتی عێراقیەوە و تەنانەت دەستنیشانکردنی جۆری دەرمانەکە نەبوونی ئامێری پشکنین و سیتیسکان و ئێماڕای کە ئەو ئامێرانە ڕاستەوخۆ حاڵەتی نەخۆشیەکە دەستنیشانەکەن و هەندێک جار ئەو ئامێرانە سەرڕایەوە کە کەمیشە لە کاتی لە کارکەوتنی ئەبێتە یەکێک لە هۆکارەکانی دواخستنی چارەسەری نەخۆش و بوونی ژمارەیەکی زۆر لە نەخۆشخانەی هیوا کە بەپێی ئامارەکانی نەخۆشخانەکە ڕۆژانە 600 نەخۆش سەردانی نەخۆشخانەکە ئەکا کە لۆدێکی زۆریان لەسرە چ لە ڕووی بیناوە چ لە ڕووی ئامێرەوە چ لە ڕووی دەرمان و پێویستی تەندروستیەوە ئامانجی ئێمە گەیاندنی ئەو کەم و کورتیانەیە باسکتیشە خستنە سەری و هەمان کاتیش دروستکردنی فشارێکە لەلایەن ئەو کەسانەی کە ئەبنە هاوکاری ئەم دەستەیە وەکو دەستەی داکۆکیکردن لە نەخۆشخانەی هیوا ئێمە بۆ ئەمە بەستە چالاکیەکمان ئەبێ لە دوای جەژن ئەنجامی ئەین چالاکیەکەمان پێکاتوە لە شەو نەخۆنیکردنە لە بەردەم نەخۆشخانەی هیوا بە مەبەستی دروستکردنی ئەو فشارە داوا لە هەموو ئەو کەسولایەنانە ئەکەین کە هاوسۆزن لەگەڵ نەخۆشانی شێرپەنجە کە لەگەڵ ئەوەیان کەم و کورتی تەندروستی چارەسەر بکرێ لەگەڵ ما بن بۆ ڕۆژی دوایی ئێمە پرێس کۆنفرانسێکمان ئەبێتایە بەیان نامەیەکمان هەیە کە چەند خاڵێکی لە خۆگرتووە ئێمە بڵاوی ئەەکەینەوە ئەخینە بەردەم لایەنی پەیوەندیدار بە هیواین بە هەموو لایەک بتوانین خەمێک لە خەمەکانی نەخۆشانی شێرپەنجەکەم بکەینەوە. شەدەخان ئێوە ئێستا لە کەمپینەکەتانە لە سوۆشیال میدیا خەریکی ئەوەن کە ڕکلامەکەن ئەتانەوێت پشتیوانی زیاتر بەدەست بێنن ئەمە بۆچیە؟ ئامانجی ئێمە دەنگێک بۆ ئێمە هاتنە پاڵ دەنگێک بۆ ئێمە جێی خۆی ئەگرێ چونکە ئەمە شتێکی ئینسانیە پەیوەندی بە هەموو ماڵێک و هەموو تاکێکەوە هەیە بەپێی و ئامارانەی کە لە ئێستایا هەیە ئامارەکان مەترسیدارن ئەرکی هەموو کەسێکە کە بەدەممانەوە بێت ئەگەر بێت و کاری جدی لەسەر نەکرێ ئەگەر بێت و ئەو خاڵانەی لە یاداشتەکە ئێمە ئاماژەی پێکەین بە هەند وەرنەگیرێ دوور نییە سبینە هەموو ماڵێک نەخۆشێکی شێرپەنجەی هەبێ لەبەر ئەوە ئەمە ئەرکێکی ئینسانیە هەموو تاکێک بەشدار بێت لەم هەڵمەتەیە بۆ ئێمە یعنی گرنگی خۆی هەیە. ئێوە پاشەوەی ئەو چالاکیەکەتان ئەنجام ئەیان وەک خۆتەڵی دوای جەژن بڕیارە ئەو چالاکی ئەنجام بدەن کەمپینەکە لێرەدا کۆتایی پێت یاخود چالاکیەکانتان بۆ داکۆکیکردن لە نەخۆشخانەی هیوا بەردەوامی هەیە بەتەکید ئێمە ئەو دەستەیە کە دامەزراوین و بۆ یەک مەبەستدا نەمەزراوین تەنها ئەو ئیشە بکەین و وازی لێبێنین ئێمە هەتا ئەو کاتێک کە نەخۆشخانەکە کەم و کورتی هەبێ ئێمە بەردەوامە بین میکانیزمی ترمان ئەبێ کۆمەڵە سەردان و پەیوەندی ترمان داناوەکە لە دوای چالاکیەکەوە
ئەگەر بێت و نەهاتنە سەر خەت ئەو لایەنانە ئێمە میکانیزمی تر هەیە بۆ داکۆکیکردن لە نەخۆشخانەکە. شەدەخان پێم بڵێ جگە لە بەڕێوەبەری نەخۆشخانە و ئەوەی لە سنووری پارێزگای سلێمانیدا هەیە کەسی بەرپرسان بینیوە کێشە و گرفتەکانی ڕوبەڕوو بکەنەوە یاخود ئەتانەوێ ئەم یاداشتتان بگەێنە بۆ نمونە وەزارەتی تەندروستی عراقی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئەم جێهەتە فەرمیانە؟ بەڵێ ئێمە یاداشتەکەمان خۆی بۆ ئەو لایەنانەیە کە ڕاستە و خۆ پەیوەندیان بە بواری تەندروستیەوە هەیە و کەس وەکو کێشەکانی نەخۆشخانەی هیوا هەڵبەتە کێشەکانی تازەنی چەند ساڵێکە ئێمە گوێبیستی ئەوەین کە نەخۆشخانەی هیوا بە چەند قەیرانێکا تێپەڕیوە ئەو کەس و لایەنانەی ئەگەر خۆیان مەبەستیان بوو بێت پێشتر هەڵبەت ینی توانیویانە بێن ئەگەر ویستی بێتی بەشداریان کردووە بۆ ئەم کەمپینەش ئێمە بەڕاستە و خۆی داوا لە کەسێکی بەرپرس یاخود لایەنە ڕسمیەکان ناکەین ئێمە کۆمەڵێک کەسایەتی زیاتر لە کارێکی خۆبەخشیە هەڵساوین پێی ئەوەی خۆی مەبەستی بێت ئەتوانێت خۆی پەیوەندیمان پێوە بکە هەڵبەتە ئێمە ئەم دەستەیە ئەم کەمپینەمان زیاتر هاوکاری مادیشی پێویستە تەمان نەخۆشخانەی هیوا بەڵام لە ئێستاە ئێمە ئەوەندەی تەرکیزمان لەسەر جێبەجێکردن و چاکردنی ئەو کەم و کورتیانەیە ئەوەندە تەرکیزمان لەسەر لایەنی مادینیە چونکە وەکو ئەبینین کۆمەکێکی باش ئەکرێ بە سندوقی شێرپەنجە ئەوەش بۆ خۆی یەکێکە لە کەم و کورتیەکان ئێمە لە یاداشتەکەیە لە ڕۆژی پرێس کۆنفرانسەکەی ئاماژەی پێەکەین چۆنیەتی بەکارهێنانی پارەی کۆمەک بۆ دابینکردنی پێویستیەکانی نەخۆشخانەکە. سپاس بۆ ڕوونکردنەوەکان شەدەخان دیارە وەکو شەدەخان ئاماژەی بۆ کرد لە پاش جەژن دەستەی داکۆکیکردن لە نەخۆشخانەی هیوا ئەو چالاکیان ڕوون دەکەنەوە کە مەبەست لی پێکێنان و دامەزراندنیان چێ و ئاماژەی بۆ کردکە نەخۆشخانەی هیوا کۆمەڵی گرفتی هەیە ماوەیەکی دوور و درێژە گرفتەکانی نەخۆشخانەی هیوا کەڵاکە بوو بەردەوامی هەیە ئەمان دەیانەوێت بە چالاکی جۆراوجۆر لە ڕێگەی کەسایەتیەکانەوە فشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بۆ ئەوەی چارەسەری بنەڕەتی بۆ نەخۆشخانەی هیوا و توشبوانی شێرپەنجە بدۆزرێتەوە.